کوردستانێکە هی هەمووان و بۆ هەمووان بێت، هەموومان بە ماڵی خۆمانی بزانین و بە هەموومان هەلی یەکسان و خەونی یەکسان و ڕێزی یەکسان ببەخشێت. نیشتیمانی بێجۆشکەم تۆ ئەتەوێ هەر چۆنێکی و هەرچیەکی خۆشم بێ. من عەبدوڕەحمان ئەبووبەکر لە بەرنامەی جێپەنجەی مێژوەوە چیرۆکە نەویسراوەکانی ئەو شوێن پەنجانە دەجێڕینەوە کە بەسەر جەستەی ئەم نیشتیمانەدا بەجێماون.